بنای خواهی گەورە میهرەبان وەک مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی دادگەری سوپاس بەخوای پەروەردگار ئەمڕۆ هەستاین بە سازدانی ئێوارەخوانێک ئیفتار سائیم بۆ ڕۆژئاوانانی سنوورەکەمان کە پێکهاتبوون لە 250 کەسایەتی و مامۆستایان ئاینی و چین و توێژە جیاجاکان لە سنوورەکەمان سوپاسی خوای پەروەردگارەکەین کە ساڵانە وەک نەرێتێک ئێمە وەکو مەڵبەند بتوانین کۆمەڵە مسلمانێکی بەڕۆژوو ئیفتار سائیمیان بۆ ئەنجام بدەین کە ئەوەش جێگای دەستخۆشی و ڕەزامەندی هەمولای بوو. ئیفتار کردن واتە کەسێک ئەگەر لای تۆ ڕۆژوو بشێنێت ئەتو ببێت سەبەب بۆ هۆکاری کە لای تۆ ڕۆژوو بکاتەوە وەکو پێغەمبەری خوا دەفەرمێت عەلەیهی سڵاتەم هەر کەسێک ڕۆژوو بە کەسێک بکاتەوە و ڕۆژوو پێ بشێنێت لە کاتی بانگدانی مەغریبە و بانگکێشی بکات بۆ نان خواردن ئەوە ئەجر و پاداشی ئەو کەسە هەیە کە بە ڕۆژوو دەبێت کە ئەوە خێری زۆر گەورەیە. سوپاس بۆ خوای گەورە کە ئێمە ئەوڕۆ خوای گەورە ئەو فەزڵی پێبەخشین کە توانیمان ئیفتار سائیمێک ئەنجام بدەین بۆ خەڵکێکی زۆری سنووری مەڵبەندەکەمان کە بووینە سەبەبی ئەوەی کە خێرێکی زۆر بۆ خۆمان کۆکەینەوە خوای گەورە لەمولای قبول بکات تاعەت و عیبادەتی مانجی ڕەمەزان.